عزیزانم سڵاوتان لێبێ لە رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانیەوە جوانترین سڵاوتان لێبێ جەژنی ڕەمەزانی پیرۆستان لێ پیرۆز دەکەم. هیوادارم ئەم جەژنە ببێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەکتان. زۆر خۆشحاڵم ئەمڕۆ دوای دابڕانێکی کەم لە پرۆگرامی ئێواری سلێمانی بە شێوازێکی نوێ بە میوانی نوێ بە بابەتی نوێ شادەبمەوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست. پێم خۆشە پێشەوەی بەخاتنی میوانەکانە بکەم سوپاسێکی تایبەت بنێرم بۆ سپۆنسەری پرۆگرامەکەمان کۆمپانیای ڤێرا بۆ دیکۆرات، هەروەها زۆر سوپاس بۆ بەرەودووری سالی کە هەمیشە سپۆنسەری جلوبەرگەکانی منە. ڕۆژانی جژن لای ئێمە موسڵمانان وەک ئەزانە چەند ڕۆژێکی زۆر تایبەتە بۆی لە هەموو کەناڵەکان لە هەموو شوێنەکان ئەو ئامادەکاریانی ئەکرێن تایبەت بە جژن بۆی ئەمەش لە کەناڵی سلێمانی لە پرۆگرامی ئێواری سلێمانی پێمان خۆش بوو ڕۆژانی جژن بە میوانی زۆر تایبەت ئێوەی ئازیز بەسەر بکەینەوە. اینجا هەموو جارێکیش ئەڵێن کە بە شێوەڵە میوانەکانم تایبەتە، بەڵام ئەمڕۆ زۆر زۆر تایبەتترن. ئەمڕۆ دوو ئەکتەری ئازیز دوو شانۆکاری بەڕێز لای من میوانن، ئەوانیش خات و ڕووبار خالید لەگەڵ کاک ڕزگار زاهیر لای من میوانن. سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێت. سڵاو لە جەنابیشت. پێم خۆشە بە مقڵەکەتان بۆ بکێڕم دەمتان شیرینکەن. عادەتەن لای ئێمە لای کورد بە تایبەتی لە ڕۆژانی جەژن کەیەکی دێ بۆ میوانی ترچکە لێت بێ مقڵ بێت هەر شیرینێک بێ بۆ میوانەکە دەستت خۆش دووبارە بەخێر بێن جەژنتان پیرۆز بێت. پێم خۆشە سەرتا لە کاک ڕزگارەوە دەست پێ بکەم. طبعاً ئەبێ خەیاتنێکی تایبەتترێ بکەم. ڕووبارتەوە عاجزمە بەلەبەوەی لە شاری کوێرەوە هاتووە، زۆر زۆر بەخێر بێی سوپاس دەکەین. زۆر جێگە خۆشحاڵیە کە بەڕێستان ئەمڕۆ لەگەڵ ئێمان جژنە پیرۆزی خۆت بگەێنی. زۆر زۆر سوپاس، خۆشحاڵم ئەمڕۆ لەو بەرنامە تایبەتە بەشدارم بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆز. بزانم دوای دابڕانێکی زۆر ئەڵقەی نوێ ئێمە میوانی سەرەتای دەستپێچین. خۆشحاڵم جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو موسڵمانانی جیهان پیرۆز بێ، لە بەتایبەت موسڵمانانی گەلی کورد. هیواخوازم نوێژ و تەعاتیان قبوڵ بێ و ڕێزی تایبەتم بۆ هەموو بینەرانی ئازیز و جەژنە پیرۆزیان لێ دەکەم. زۆر سوپاس لە توی ئازیز پیرۆزەزان. ڕووبار تۆ پەیامەت چیە جژنە پیرۆزە بۆ کێنێری؟ سەرەتا مای زۆر سوپاستان بکەم جژنی ئێوە پیرۆز بێ و سوپاس بۆ ئەم بەرنامە جوانە بۆ ئەم دەرفەتە کە بۆ ئێمەتان ڕەخسان بەرنامەیەکی تایبەتە. بە خێراتنی ڕزگاری ژەکەم کاک ڕزگاری جژنی پیرۆز بێ و جژنی هەموو بینەران و هەموو موسڵمانان لە هەر شوێنێکی جیهانن پیرۆزەکەم. بزانم عادەتەن لە بەرنامەی جژنە ئەم پرسیارانە هەست دەکەم کە تەقلیدیش، بەڵام پێم خۆشە بیکەم با منیش کەمێک تەقلیدی بم ها. بزانم جەژن لە لایکی ئەکەن ئێوە ڕووبار ئەزام هاوسەرگیری کردووە، بەڵام زام کاک ڕزگار بەڕێستان هاوسەرگیری کردووە. لە ماڵی خۆتان جەژن ئەکەن یاخود لە ماڵە گەورە ماڵی باوەگیا لە ماڵی خەزوران جەژنەکەن؟ وەڵا عادەتەن بەیانێکی دەڕۆینە ماڵی دایکم بۆ نیوەڕۆیەکەش دەچینە ماڵی خەزورم. ئیتر دابەشمان کردووە. دابەشان یەکەم ڕۆژ بۆ ماڵی دایک بەتاکید دووەم ڕۆژیش بۆ ماڵە خەزوران. خۆشی بە ئیشەڵا ئەو ماڵانە هەر بمێنن. خۆی جەژنکردنیش لەگەڵ ئەو کەس بەتەمەنانە و ئەو ماڵە گەورانە تامچێژێکی زۆر تایبەتیە. خوشکان و برایان کۆ ئەبنەوە جە ساڵانە بەداخەوە هەنێک کاتێک کەس ئازیزەکانمان کەمە بێتەوە، یان مناڵی تازەیەتە ناو خێزانەکە تامچێژێکی زۆر تایبەتی زۆر زۆر ڕاستە. بزانم ڕووبار تۆ جەژن لەکوێ؟ وەڵام من بە حوکمیەوەی کە خۆم بەتەنهام لێرە هەر خۆم و برایەکم لێرێن، من ماڵە گەورەم ماڵە دایکە دایکم. هەنێک جار کە براکەم لێرە بێ من خواردنی جەژن دروست دەکەم و ئەوانێن بۆلام، ئەگەر ئەوانیش لێرە نەبن لە ماڵی خزم و کەسی ڕەحمانین باوکی و برای و ئاوا. اینجا خۆی ڕووبار هەست دەکەم ئەو زۆر زۆر خۆشتر بێ، یعنی تۆ ئەوت بدرێت یاخود ئەو مەسئولیاتت بدرێت بەسەرها ببێ بە ماڵە گەورە. ڕاستە مەسئولیاتێکی کورسە بە هەموو کەس ناکرێت، بەڵام لە ڕۆی دەرونی و ڕۆحیەوە هەستەکەی شتێکی زۆر خۆشە. یعنی مەسەلەن خەڵک
تۆ دائانێ مەسەلەن لە جێی دایک و باوەڕ لە جێی ماڵە گەورە براکانم چونکە لە خۆم بچووکترن هەموو کاتێ هەروەکو دایکی تەعاملم لەگەڵا کردوون بۆیە تر جەژنان زۆر تایبەتە حەزەکەم ئەو ڕۆژانەی جەژن کە لە سلێمانی بن ئەوان ئەگەر چکاوانی شاسەرگیریان کردەوە ئەگەر لە سلێمانی بن بەیەکەوە بین و لەلای منە بن ئەگەر ئەوانیش لێرە نەبنی تر منیش پەرتەوازە بزانم کەسێک گردنی ئازانەکان چونکە بەشێکی گرنگی لای ئێمە لە جژنە پیرۆزەیە ئەو نیە ئیسەر هەر ماچ شەکاڵە گردنە مازاکە بەشکم من گردنی ئازانەکەم وایە من یەکسەر ئەڵێم هیچ لە خۆ تاشکە کەسێک گردنی ئازانەکە بەڕێی من ژیان خۆی کورتە بەشی ئەوە ناکارڕق لە خەڵک بێ و گردنی خەڵک ئازانەکەی من هەموو کاتێک گردنی ئەوانە مازا کردو کە دڵیشیان ئێشانم چونکە ئەیتر خوا ئەگەی لە هەموو شتێک بەتەکید تۆڵێکی کات ڕزگار وڵا لای منیش کەسێک نییە ینی گردنی ئازانەکەم هەر کەسێک ئینسان قابلەتی هەڵەیە هەڵەت بەرامبەرکە بەڵام ئیسان دەبی لێ بور دەبی کەسێکی وان نییە هەر کەسێک گردن ئازایم لێ بکە دڵم گردن ئازابی بەس ڕۆبارمە گردنێکی ئازانە من وەڵام من هەنێک کات کە تووڕابم ئەو کەسانەیە مەسەلەن دەڵێن ئێشانە بم ئەڵم گردنی ئازانە بێ لە دڵی خۆمە قەت حەز ناکەم معنی مەسەلەن پێشی بڵێم بەڕاستە خۆ بەڵام دوای دووسێ ڕۆژ تێرەکەم پەشیمانم ئەو بۆ هەمووت هەر لە دڵی خۆمەڵم هەنێک کاتێ خەڵک ئێستا هەمووی مەشغوڵە هەمووی مێشکی مەشغوڵە هەمووی عەسەبیە یعنی هاتووە حاڵەتێکە توش ئەبێ جاریوە تۆ لەگەڵ مناڵەکانی خۆتا هەڵەچی مەسەلەن دەنگ بەرزەکەیتەوە یان لەگەڵ کەسە ئازیزەکان تا اینجا وەرە وانە خواستە مەسەلەن یەکێک شتێکی ناشری بەرامبەر کاشتێ بێ یعنی تر ئێمەش ئینسانی وەکو تۆ وتت ئەو شتانەش هەر ئەبێ بزانم لەگەڵ جەژنانەیە چۆنن جەژنانە وەرەگرن یا جەژنانە ئەین وەڵا وەریەگرین و ئەشیین یعنی دایکم وەرێگرم ئێستاژ وەرێگرم لە پورم ئیتر ئەو جەژنانانە زۆر خۆشە لە ڕەحمان هەموو ژیانی من هەموو ڕۆژێ جەژنە لە لای من زۆر زۆر دەسووت دڵی جەژنانە وەکو هیچ شتێکی تر نییە چەند گەورە بی کە جەژنانە وەرەگری هەر ئێحساسێکی زۆر خۆشە هەیە بەتایبەت لەو کەسە ئازیزانەی کە هەر وەکو مناڵ سیرتەکەن هەتا ئێستا من وەرێگرم وەڵا یەک دەنگ موشکیلە زۆر خۆشە وڵا ئەوەی ڕاستی بە من ئەی بەخشم وەری ناگرم کەسێک نییە کەسێکی تایبەت باشە بۆ ئەم جەژنە کێشەمان نییە دوو و چەدراوە باشە ئیتر ئەوەی ئەبێ هەمووی بڵێ جەژنانە وەرەگرین من سێ بۆشکین کە هاوسەرگیریمان کردو مناڵمانەیە براکەم کە لە هەمووان بچکۆلەترە ئەو هاوسەرگیری نەکردو ئەنجە زۆر دەست و دڵی جوانە ڕاستە بڵێن هەمووان بچووکترە بەڵام زۆر حەز بە مەسئولیەتەکە ئەنجە هەموو جەژنەی تر جەژنانە ئایا بە هەموو خوشکەزاکانی بەخوا منی ژووەم جژنی پاروتی ئەرە دەبەسە ماڵتان هەبێت با مناڵتان نەبێ وەڵام ئەو شتانش هەر تاموچی مناڵە مەگەر 1000 دیناریش بێت هەر خۆش زۆر تاموسێژی ڕاستە هەز ناکەن ئەم جژنەتان زۆر جیاواز بێ بەعنی بە حکمی مەسەلەن ڕۆڵ گێڕانتان لە نوێترین کارتانە بە ناوی زنجیرە درامای ئادیابین هەز ناکەن مەسەلەن هەموو ساڵێک کە زنجیرە درامایەک پەخشەکرێ هەر لە مەسەلەن لە کوردستانانە لە وڵاتە عەرەبیەکانی شەکە ساڵانە مەسەلەن ئیش و کار ئەکەن تەنها بۆ ڕەمەزان چەند ئەستێرەیەک لەو ساڵەیە مەسەلەن ئەبێ بە ئەستێرەی ڕەمەزانی وایە بزانم ئێوە هەست ناکەن ئەم ساڵ بوون بە 2 ئەستێرەی ڕەمەزان لە کوردستانە ئەستێرەی ئەی بۆنە وەڵا خۆشبەختانە ئەکید جژنێکی جیاوازە بۆ ئێمە خۆی هەموو پرۆژەیەکی هونەری کە گەیشتە نمایش و گەشتە چاوی بینەر خۆی لە خۆیان بۆ هونەرمەندان جژنێکی تایبەتە بۆ ئێمەش ئەکید ئەم جژنێکی تایبەتە لەبەرەوەی پرۆژەیەکی لە لای خۆمان سەرکەوتووە تر نازانم لە لای بینەر پرۆژێکی سەرکەوتوو بووە درامایەکی بووە کە بە دڵی زۆرێک لە بینەران بووە بۆیە بۆ ئێمە جێگەی خۆشحاڵی و شانازیە کە کارمان کردووە لە درامایەکە کە تایبەتە بە مێژووی گەلێکی خۆمان
زۆر باشە بزانم کاک ڕزگار لای تۆ ئەم درامایە چی ئەگەیەنێ لای تۆ مەسەلەن فیدباک چۆنە ئەوەنی خۆت لە دراما کە ڕازیت خەڵکیش لێ ڕازیە بێگومان فیدباکی خەڵک زۆر باشە من لەو دە ساڵی ڕابردوو کە کارم کردە زۆربەی زنجیرە درامایەکان کە لەو دە ساڵی ڕابردوو لە تەلەڤیزیۆنەکان لێدراوە من بەشدار بووم وەکەکتەر بەڵام ئەم درامایان زۆر تایبەتە هەم لە ڕووی بابەتی شەوە چکە بابەتەکەی بابەتێکی مێژوویە کارکتەرەکەش دو من کارکتەرێکی جیاواز بوو چکە گەڕانەوەی بۆ کارکتەرێک کە 100 ساڵ پێشێستا بیرکردنەوەی 100 ساڵی پێشێستا ئەیە فیدباکی خەڵک زۆر باشە لە هەموو لایەکەوە دەستخۆشی هەیە تەلەفۆن نووسینی زۆر هەیە لەسەر درامایەکە خەڵکێکی زۆر لەسەر درامایەکە بە پۆزتیڤ دەنووسی پێم خۆشە بێگومان بۆ منیش هەر ساڵێکە کارەمە بێ بۆ من بە دوو جەژن ئەسابە ڕووبارگیان پێم خۆشە بە کورتی باسێکی مێژووی مەسەلەن چۆنە ناو دنیای هونەریتم بۆ بکەی بە کورتی چونکە من مەسەلەن لەوەتی چاوم هەڵهێناوە تۆم بینیوە لەسەر شان و تۆم بینیوە لە کارە هونەریەکانە مەسەلەن من هەر ئەو کاتی لە کەناڵی ئازادی بووم تۆ لێوە مەسەلەن تەعاروفمان هەبوو ئەوانە تۆم بینیوە کە کاری باشت کردووە بۆ تۆ بەتەمەنی وەڵێ من وەڵا بەتەمەنی ئەوە بزانم ئەو لە من مناڵتریشە تۆ چەند ساڵی من پرسیایەکی 35 ساڵم من 36 ساڵم من ساڵە تۆ گەورەترم ئەو مناڵ بۆ منی ڕاستێکی ئەمە ئەو قسە تەقلیدیە ناکەم بڵێم ئەمە خەون و خولیای مناڵیم بووە بە مناڵی ئیشم کردووە ڕاستی لە ڕۆژی جیهانی مناڵانە ئەو کاتە تەمەنم دە 12 ساڵێک بووە بەڵام ئیتر دابڕام هەتا ساڵی 2010 لەگەڵ کۆڕی شانۆیی با دەستم کرد بە ئیش یەکەم تەجروبەی ئیشکردنم بوو هەتا ئێستاش هەر لەگەڵ کۆڕی شانۆیی با بەردەوامم ئەندامی دەستەی کارگەڕی کۆڕی شانۆیی بام چەند ئیشێکمان هەبووە تقریبا 3 ئیشم لەگەڵ کۆڕی شانۆیی با هەبووە 3 شانۆگەری ئیشێکی ترم هەبووە لەگەڵ کۆمەڵێک ژنانی شانۆکار لە 8 مارسا شانۆی سەرشەقاممان کرد خات و فرمێسک ئیخراجی ئیشەکەی کرد لە چەند شار و شارۆچکەیەک لە ناو بازار و لە سەرجادەکان نمایشمان کرد دوایین ئیشی شانۆیم شانۆی دو ڕۆژەکانی بابلۆ بوو لەگەڵ کاکشوان سپاس چەند شۆرت فیلمێکم هەیە فیلمی شین یەکەم ئەزمموی ئیشکردنم بوو لە فیلمی درێژە و درامای ئازیابینیش یەکەم ئەزممونم بوو لە درامایە کار ڕزگار ئەمە پرسیارێک جیاوازتر لە تۆکەم من ئەگادارم ئەوەی کە خێزانی ڕووبار هەم ماڵی باوکی هەم هاوسەرەکەی زۆر پشتگیرێکی تەواوی خاتوو ڕووبارەکان بزان بە هەمان شێوە بۆ پیاوانیش بۆ هونەرمەندە کوڕەکانمان ئەو پشتگیریە زۆر گرنگە بزانم تۆ کێ پشتگیرت بووە لە خانەوادەکەتانە کەسی دیکە هەیە وەکو بەڕێستان کاری هونەریکە یاخود ئەگەر بڵێم لە شاری کۆیە زۆر گرنگی دراوە بۆ کەسانی کە وەکو تۆ هونەر دۆستن هونەرمەندن دوو پرسیارەت کەمێک تێکەڵە بەڵێ ئەوەی ڕاستی بی من خۆم دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانم هاوسەرەکەشم هەر دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانە خۆشبەختانە تێدەگا و زۆر هاوکارە تەسەوڕکە ئەوەی ئەوەندەی ئەو ینی هاوکارمە و ئیشەکان لەوەی بتوانم بەردەوامی پێ بدەم خۆم جاری وای ئەو گەرم و گوڕێم نییە و من خۆم بە قەرزاری دەزانم برایشم هەر دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانە ئیتر تاڕادێک ئایلەکی هونەرین دەوروبەرەکەم زۆر باشن دەگەرم زۆر هاوکارن خۆتان دەزانن عادەتەن ئیشی فەنی کاتێکی زۆری دێ بەتایبەت ئەو کاتانێک کە لەسەر سێتی بۆ نمونە من هەر ئەم ساڵ بەحکومی و درامایە و فیلمێکی درێژیش پێش درامایەکە کارێکی فیلمێکی درێژ و بەڕێوەمان دەبرد 5 مانگ لە ماڵەوە نەبووم بەڕاستی ئەگەر کەسێک ئەوە تەقبول نەکەیان یان هاوکارێکی زۆر باش نەبی قەت تۆ ناتوانانی ئەو شتە بکەیت بەڵام من لەو ڕۆوە زۆر مرتاحم لەنام برادەکانشم پێم دەڵێن زۆر شانست هەیە خۆی ئەزانی چیە دایمن بۆ هەڵبژاردننی هاوسەر ئەگەر تۆ ینی لە شتێکا بیت کە بەتایبەت لە هونەریە بێت بۆ نمونە ئەکتەر بی گۆرانی بێژ بێت هەر بابەتێک بێت بۆ نمونە ئێستا ئەم ئیشەی ئێمەش هەست دەکەم کەمێکی ئەچێتە ناو بواری هونەریەوە وەکو ڕاگەیاندن ینی ئەگەر کەسێک هەڵمە بژێریت لە ئیشەکە تێبگات زۆر قورس ئەبێت چونکە
لەناو ئیشەکەیان نییە ینی و ئەزانێ بۆ نمونەگەر کەسێکی تر بێوەزانێت تۆ داوامی دائرەیە مەسەڵەن هەژ بڕۆی بۆ 2 یاژ بڕۆی بۆ 12 بەڵام کاتی ئیشوکاری ئێمە و ئێمەمانان بە ئێوەشەوە ینی مەسەڵەن کاتێکی تایبەتی بۆ نییە تۆ لەعین ساڵێکا 5 مانگ ئەمە ئەگەر هاوسەرەکەت خۆی لەناو موقعەکانە بێت و لەناو ئیشەکەیانە بێ هیچ کات قبولی ئەوە ناکات بەخوا هەشە لەناو مەجالەکەیە و مەجالەش نادرێتی لە ماڵەوە دەگەرێتەوە سەر خۆت سەر کەسایەتی خۆت کەسایەتی بەرامبەریشت بەڕاستیەوە زۆر گرینگە بەڵام ئێمە خۆت باسی دەکەی کات و ساتی نییە مەجاری وایە سعات 4 بەیانی ئەڕۆین دەچینە سەر سێت سعات 2 شەو لێ دەبینەوە هیچ کاتێکی نییە تەسویر شەو هەیە ڕۆژ هەیە ئەڕۆی زیاتر ڕۆژێک تۆ لە هەولێرە تا ڕۆژێک لە دەرەوە تا لە هەولێر ڕێزگرتن لە ئیشی یەکتری و لە یەک تێگەیشتن زۆر مهمە بەتاکید وایە خاستەتەن ئەگەر هەمیشە دایک و باوکەکان هەرادێک لە ئێستا ینی بە خۆشحاڵیەوە زۆر پشگیری مناڵەکانەکەن بەڵام ینی ژیانی دوای هاوسەرگیری من ئەڵم گرنگە خاستەن بۆ کاری هوەری وانە زۆر ڕاستە پێم خۆشە زیاتر باسێکی درامای ئادیابین کەین بەس ناکاک ڕزگار با کەمێکیش باسی ژیانی هوەری تۆ بکەم تۆ وتت لە من قوتابی پەیمانگەی هونەرە جوانەکان بووم هەر لە شاری کۆیە بەڵێ من قوتابی پەیمانگە هونەرە جوانەکان بووم یەکەم ساڵم ساڵی 2003 دەرچووی ساڵی 2007 هەشتم هەر لە شاری کۆیە دواتر کۆلیژی هونەرە جوانەکانم تەواو کرد خۆشمەرد مامۆستای پەیمانگەی هونەرە جوانەکانم لە کۆیە ئیتر جگە لە مامۆستایەتێکم کە پەیوەندی بە هونەرەوە هەیە لەگەڵ کارە هونەریەکانم هیچ ئیشی تر ناکەم هەر پژێوی ژیانم لەسەر دوو کارەیە و هیچی کەش نازانمیانی هەراویش لەویشە زیاتر هیچ بەس هونەرمەند گوناح هەم نەڵەمیشی تر بزانێ ینی ئەڵێ هونەرمەند یعنی ئەو هونەرە جوانیتیایە پێویستە تۆ خۆت تەرخانکەی بەس بۆ هونەرەکە ئەخرەوە لە وڵاتێکا بێکە گرنگی بە هونەر بدرێ بەڕاستی ئەوەی لێرە ئەوەی کە پراوێز خراوە لە کوردستان بە تایبەت هونەرە هونەرمەند ینی ئێستا شانۆکارمان هەیە مثلەن پڕبەدڵ حەزەکە ئیشێ بکە بەڵام لەبەرەوەی کە مەزدەرێکی تری نییە مەعیشەتی ژیانی بەڕێوەبەرێ پێی هونەر بۆ بە ئیشی دووەم و هەنێک جاریش سێم بۆ بە ئیشی سێم بەڵام کاکڕزگار خۆشبەختانە هونەرەکەی بۆ بە پیشەی پیشەمە ڕاستەکەیکەم زۆر هونەر لێرە زۆر کەم بۆ بە پیشە بزانم کاکڕزگار تا چەند لە شاری کۆیە هەمیشە شاری کۆیە بەوە ناسراوەکە هونەرمەندی زۆر باشی تیا هەڵکەوتووە هونەر دۆستن و شارێکی زۆر خۆشەویستە هەر من نەورۆز بەوێدا ڕۆشتم چوون بۆ هەو لە شارێکی زۆر دڵگیرە بزانم لە ڕووی هونەریەوە لەوێ لە ئێستا لە شاری کۆیە تا چەند گرنگی بە هونەر و هونەر دۆستان درراوە مەسەلەن کارە هونەریەکانتان تا چەند ئەگاتە جێی خۆی تۆ وەکو مامۆستایەکی پەیمانگەی هونەرە جوانەکان تا چەند گرنگی بە خوێندکارەکانت دەنگی یعنی زیاتر نەک ئەوەی خوێندنەکە تەواوکەن و ببن بە مامۆستا چونکە بەداخەوە لە ئێستاە زۆربەی زۆری بۆ ئەوە مەسەلەن خوێندن تەواوەکە بە تایبەت پەیمانگەی هونەرە جوانەکان یەکسەر ببێ بە مامۆستا تۆ تا چەند گرنگی بەوە ئەی کە ببن بە هونەرمەند بەڵێ وڵاوی ڕاستی بی کۆی خۆمان دەزانی شارەکە لە کۆنەوە شاری ڕۆشنبیرانە هونەرمەندی باش تێدا هەڵکەوتێ بەتایبەت لە بواری میوزیک و گۆرانی خۆشبەختانە و چەند ساڵی ڕابردوو پەیمانگەی هونەرە جوانەکان دامەزرا لە کۆیەوە شاوکارێکی باش بوو هەم بەشی شێوەکاری هەم بەشی شانۆش کراوە لە کۆیە بێگومانە من وەک خۆم وەکو جگە هەموو مامۆستام وەکو هونەرمەندێک کە نزیکەی 20-21 ساڵە ئیش دەکەم تەمەنێکی بچووک لە 14-15 ساڵی منم خەریکەم نەخوێنم و ئیشەکەم تۆش پیری زۆر پیرم بێگومان ینی هەمیشە من بە قوتابیەکانی خۆشم دەڵێن پێویستە کە تەخەڕوز دەکەن ببنە هونەرمەندێک ببنە بە مامۆستا ینی بە مانای نەکە مامۆستایەتی خراپبی ڕێزمێ لە پیشێ مامۆستای چکە خۆم مامۆستام بەڵام گرنگە لەو ناوەندانە کەسی شارەزا کەسی پسپۆر کەسێکە ئەزمون دەکا ئەزمموی زۆری هەیە بوون نی زۆر گرنگە بەلای منەوە مامۆستایە کە دەرسی نواندن لە پەیمانگەیان لە کۆلیژ دەرسی هونەری دەڵێتەوە
کە تۆ مامۆستای دەرسی نواندنی ئەگەر 10 ئەزمون 15 ئەزمموی گەورەی نواندنی درێژت نەبی نەزم چۆن توانی دەرس بە تەڵەبێک بڵێەوە باسی نواندنی بۆ بکە بە نەزاری ئەمە زۆر خراپە یان تۆ کە وەکو دەرهێنان 15 ئیشی زۆر باش نەبی وەکو دەرێنەر کارت تێدا نەکردی ناتوانین دەرسی دەرێنان بڵێەوە چکە پراکتیک شتێکە ڕاستە نەزەڕی و ئەمەلی هەردووک زۆر گرنگە بەڵام پراکتیک شتێکیکەیە ئەوەی لە کوردستانی زیاتر بەڕاستی نەزاڕیە بەڵام من هەوڵم داوە لە شتە بێمە دەرەوە هیوادارم قوتابیەکانم شایدی و شتم لەمدا دەستە خۆش پێم خۆشە باسێکی تازەترین کارتان بکەم بە ناوی زنجیرە درامای ئادیابین ئەمە بیرۆکەکەی چۆن بوو ئەگەر ئەوەی بزانن چۆن هەڵبژاردننی ئێوە چۆن بوو ئێوە پێشتر پێش ئەم زنجیرە درامایە هیچ کارێکی دیکەتان کردو پێکەوە من و کاک ڕزگار یەکەم بەرکەوتنمان بوونە بەیەکەوە بیرۆکەکەوەڵا کاک حەسەن پێم وا بێ خۆی زۆر ساڵانێکی زۆرە ئەم بیرۆکەی هەیە بەڵام ساڵی ڕابردوو خستێ بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەو کاتی کە قسەی لەگەڵ منا کرد پێم وا بێ هەموو کاستەکەی کامل کردبوو تەنها من و کاک ڕزگار مابووین وەبزان من و ئەو ئەخیر کەس بووین کە پێیانوتین بۆ ئیشکردن بیرۆکەکەم بەدڵ بوو کە قسەمان کرد مناقەشەمان کرد کۆمەڵێک شت هەیە عادەتەنیتر لە هەموو ئیشێکە هەنێک شت هەیە من وەکو ئەکتەر بەدڵم نییە یان ئەو وەکو دەرهێنەر مناقەشەی لەسەرەکەین ئیتر ڕازی بووین ڕزگار کەسی بەرامبەر عنی زیاتر وەڵام من زۆر بۆم مهمە کە هەر ئیشێکی هونەریەکەم یەکسەر ئەڵێم ئەتوانم بزانم ئەکتەری بەرامبرم کێە بەڵێ لێم پرسی لە کاک حەسەن وتی کاک ڕزگارە ئیتڕاستی من ئیشەکانی تریم بینی بوو پێشتر دراماکانی تری تەجروبەیەکی زۆر باش بوو بۆ من زۆر مرتاح بووم بە نواندن لەگەڵ کاک ڕزگارە چکە بەڕاستی ڕۆژانە کە پرۆڤەمانە کرد زۆر تاقەمان لە یەکتری وەرەگرت خۆشحاڵ بووم جێگەی شانازیە ئیشکردن لەگەڵ کاک ڕزگار کاک ڕزگار تۆ زانیت کە ئەکتەری بەرامبەری داعی زیاتر ئەوەی کە بەرکەوتنتان هەیە خاتو ڕووبارە بەڵێ ڕاستی من ئەو ئیشە سەرەتا کاک حەسەن کە تەلەفۆنی لۆ کردم شەوێک سەعات 11 شەو بوو وتی چۆنی کاک ڕزگار من پێشتر چەند کەسێک ئەنی هەندێک کەسێک تۆ بریان نەکەوتوی لە مەجای فەنی کاک حەسەنیش یەک لەو کەسانە پێشتر بەرکەوتن منە بۆ لەگەری و نایناسم لەوی شایان ناسیم زیاتر تێکەڵ بووین 11 شەو تەلەفۆنی کرد لە ماڵەوە دانیش بووم وتی چۆنی کاک ڕزگار وتم چۆنی کاک حەسەن فەرموو وتی دەتوانی کامێرە بکەوە گوتم بۆ سەعات 11 وتی وەڵی زۆرم پێخۆشە وتم باش کامێرەم کرد وتی کاک ڕزگار سەیر کە مانگێک مانگونیوە کە ڕسمی تۆم لە دیوار داوە من تۆم هەڵبژاردووە دە خەریکی دروستکردنی درامایەکی مێژوویین پێم خۆشە بەشدار بێ میژوتم چکە ئەسەن عەلی برێو نەڵێین ینی دەرهێنەرێک ئەزمونێکی زۆری هەیە زۆریش بە تایبەتی لە فلم زۆر نۆ کەسانەیە ئەسان عەلیکردنی ئەستێرە لە کوردستان بەڕاستی وتم دێم قسەی لەسەر دەکەین بزانم ڕۆڵەکەم و کارکتەرەکەم پێگەی کارکتەرەکەم لە ناو سیناریۆیەکەی زۆر گرنگە ئەوە ئەکتەر گرنگ نیە دەور بچووک بیان دەوری سەرچی بی و دەوری گەورە بی گرنگەوەی پێگەی کارکتەرەکە ناو سیناریۆکە زۆر گرنگە چون قسەم لەگەڵ کرد و ئیتر ئیشەکەم زۆر بەدڵ بوو چونکە مێژوویش بوو عادەتەن خۆتان دەزانن درامای مێژووی زۆر کەمە بە تایبەت لەو ناوچەی ئێمە لە کوردستان بەڕاستی هەموو یەک دوو ئەزمون هەیە لەوەتی مێژووی درامای کوردیە دووسێ ئەزمموی درامای مێژووی هەیە نەترسان لەوەی ئەو ڕۆڵە وەربگرن چونکە ئەنی قورس نییە کارکردن لە درامایەکی کلاسیک و کۆندا ئەزمموی یەکەم جاریشتان بێ وەکو ڕۆڵ بینین لەو درامایانەتان لەو جۆرە درامایانە نەترسایت وڵی وەکو ترسان ناچکە پیشەی خۆمە بەڵام برێونەرێن تۆزەکە هەنێ بابەتی مەسەلەن مێژووی ئەوانە اینجا مەسەلەن بۆ نمونە لە شێوەی بۆن جلو بەرگە لە شێوە زارە لە شێوەی مەسەلەن شێوەی خۆمانایە یعنی هەنێ زۆر تایبەترە زۆر جیاوازترە بەستم ئالەوەیە مەسەلەن ڕۆڵگێڕان بن ڕاستە ئەوەی ڕاستی بی درامای مێژووی قورسە چونکە تۆ ئێستا بۆ نمونە ڕۆڵی کارکتەرێکی و سەردەمە ببینی بۆ من ئاسانترە چکە خۆت لەو سەردەمە ئاژی ڕۆژانە بەرخەڵک دەکەوی بۆ تۆ ئاسانترە بەڵام
تۆ ڕۆلی کارکتەرێک دەبینی 100 ساڵ پێشێستا 110 ساڵ 20 ساڵ پێشێستا بوو ئێوە دەبێت تۆ گەڕان و پشکنینی لۆ بکە ڕەهەندی کارکتەرەکەی بدۆزیەوە ئابزانی خەڵک گەنجێک لۆ سەردەمە چۆن بیری کردەوە یان بۆ نمونە وشەیە کە تۆ دەری دەبڕی بەتایبەت باسی زمانت کرد من پێم وایە ئەکتەر ئەبێ بتوانی بە لەهجەی جیاواز ئەگەر ئەکتەر بێ ئەبێ ئەمە بکات چکۆم پێشتر دەورم بینی وە لە سلێمانی بە زمانی سلێمانی قسەم کردیە دەوری هەڵەبجەیم بینیوە بە هەڵەبجەی قسەم کردیە کۆی هەولێریش تا ڕادەیەک لێک نزیکن ئەو جارە بە هەولێری بوو نازانم یادارێکی توانێتم تا ڕادەیەشی باش دەرەقەتی کارکتەرەکەی بێم بێگومان قورسە هەتا بۆ نمونە گۆرانێکم دەوت لە ناو درامایەکەی گرنگ بوو خۆم وەکو ئەکتەر سێرش بۆ کارکتەرەی بۆ ئەو گۆرانیە بکەم بزانم ئایا گۆرانێک لە سەردەما وتراوە یان نەوتراوە دواتریش ئەوە هەر بووە بە دەنگ و باز زۆر خەڵک لە کۆمەنت بوون و دەنووسیم وت کاکەم گۆرانیە لە ئەو کاتیانەوە بتم کاکە هەبووە ئەتوانی گەڕانی بۆ بکەیت چونکە من ئیشی ئەکتەرە سێرش بۆ شتانی خۆ بکە کە ڕۆژانە تەسویر دەکرێت بێگومان باسی شتە تریش کردوتە ئەگەر ڕووبار کاک حەسەن دوو کەسی ترە بوتی دێنم نەمدەناسین و زۆر مرتاحیش نەبووم دواتر کەوتی ڕووبارخانە ئاخر جار وتم زۆرم پێخۆشە یەکەم جاریش بەرێ بکەین یەکترمان نەدەناسی وا زۆر هاوکارم بوو ڕووبار زۆر کراوەیە زۆر هاوکاری ئەکتەری بەرامبەری دەکات زۆر سیقی دەدات ئەکتەری بەرامبەر ئەو هەموو لە هەموو ئەکتەرێکدانی بەڕاستی و من زۆر سوودم لێبینی پێم وایە ئەو زۆر باشتریش بوو لە من تۆ مامۆستامانی بزانم ڕووبار تا چەند گرنگە مەسەلەن لە درامایەکە بەتایبەت ئەم درامایی ئێوە کە بەشدار بووتیایە چەند دیالێکتێکی تیا بوو و کاک ڕزگار باسی کرد تا چەند گرنگە بۆ نمونە ئێمە لە مەوتووە گرنگی بین بەوەی کە لە دراماکانە هەموو دیالێکتەکانی تیا بە دیالێکتە کوردیەکان مەبەستمە چونکە لە زۆری لە زنجیرە دراماکان بینیمانە کە ساڵانی پێشتر کراوە عنی بەداخەوە لەم بۆ نمونە ئەگەر بە شێوەزاری هەولێری کرابێ وتیانە وەڵام هەولێری خۆی زۆر حەزمان لێ نیە لێ تێناگەین با سێری نەکەین بە هەمان شێوە بۆ دراماکانی سلێمانیش بەڵام چەند ساڵێکە چەند دەرهێنەرێک بە خۆشحاڵیەوە هەستەکەم کە بەتایبەت ئەو زنجیرە درامانی کە بەڕێستانتیایە بەشدار بوون یعنی زۆر تێکەڵکێشیان کردووە لە نێوان هونەرمەندەکان بۆ هەر هەولێر بێ سلێمانی بێ دووهۆک بیانی تێکەڵکێشێکیان کردو تا چەند ئەمە بە گرنگ ئەزانی و تا چەند پێت خۆشە کە لەم جۆرە درامانەیە بەشدار بیت کە مەسەلەن ها ئەو بەستەڵەکە ئەشکێنێت وەڵام من زۆر گرنگە تەوان تۆ لە هەموو چکە کوردستان شوێنێکە فرەنەتەوەیە جگە لە شێوەزارەکانی خۆمان فرەئاینە فرەنەتەوەیە جگە لە شێوەزارە کوردیەکانی خۆمان هی نیشمان هەیە نەتەوەکانی تریش لەگەڵمانە ئەژین بۆیە زۆر گرنگە زمان زۆر گرنگە بۆ ئەکتەر من زۆر پڕبەدڵ حەزمە کرد کە ئێستا سێری دراماکە کەمەوە ئەو کاتەش نازام پێم وابێ لەگەڵ کاک حەسەنە باسم کرد پڕبەدڵ حەزمە کرد بە شێوەزاری هەولێری قسە بکەمەستی نا ئەتو حەقت پێدانەوێت تۆ عایلێکی خەڵکی سلێمانین لە هەولێرەژین بۆیە زۆر گرنگە ئێمە لە شێوەزار و لە نەتەوەکانی تر و لە چکە کوردستان هەموو یعنی زۆربەی زۆری نەتەوەکانی تایە زۆر گرنگە لە یەکتەگەیشتن و پێکەوە ژیان چکە ئێمە ئیش بۆ بینەرەکەین بینەریش ئەبێ لێمان تێبگا و ئەبێ ئێمەش لەوان تێبکەین بینشمانەسی قسەش دەکەی یعنی کوردستان بەتایبەت و پارچەی خۆمان زۆر گەورە نییە لە خانەکەینەوە بۆ زاخۆ 3-4 ساعتە گرنگە یعنی ئەو مەسەلەی شارچێتی و شتانە نەمینێت زۆر بچووکە گرنگیشە ئەکتەر ینی بە هەموو شێوەزارەکان بتوانێت تێکەڵکێشی و هەمانگەنجی هەبی لەما بینی ئەکتەرەکان ئەفوکە ڕزگاریش قساکە خۆشترین شت لەم درامایە ئەوە بوو کە کاک حەسەن گوێی نەیابوو بەوەی کە یان شارچێتی نەکرده بوو گوێی نەیابوو بەوەی کە من خەڵکی سلێمانیم کاک ڕزگار خەڵکی کۆیە فڵان خەڵکی کەرکووکە فیسار فارسە
عەرەبە تورکە هەموو نەتەوەکان و هەموو شێوەزارەکانی بەیەکەوە کۆ کردبەوە و هەموو تەسەوڕەکەم هەموو شارەکانیشی تیا بوو ئیتر لە کەرکووک و لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک و هەمووی تیا بوو جێگەی خۆشحاڵی بوو هەم بۆ ئێمە کە بە یەکتری ئاشنا بووین هەم بەرکەوتنێکی تازە بوو هەم ئیشێکی گەورە بوو لە هەمووی گرنگتر کە جێی شانازیە ئیشەکە لەسەر نەتەوەی خۆمان بوو لەسەر لەگەڵ حەسەن عەلی زۆر چێژ بەخشە ڕووباش قسان دەکات زۆر گرنگە بۆ ئەکتەر بە تایبەتی لەسەر سێت عادەتەن سێت ئەکتەر هیلاک دەبی خۆی دووبارە دەکات و جاری وایە تۆ سینێک بە 4-5 سەعات تەسویر دەکەڕ جاری وایە یەک دانەبانی گرنگە دەرهێنەر کەشێک دروستکە چێژ لەو ماندووبوونی خۆت ببینی ڕاست خۆشبەختانە ئەوە دەڵێم ناڵم هەر نییە بەڵام ئەسەن عەلی تۆپە لەو شتە بەڕاستی من بۆ ماوەی 3 مانگی ینی یەک دقا ئەوم نەکرد ینی هەستم بەو ماندووبوونە نەکردی لەسەر سێت ڕۆژە بۆ بەیانی ڕووبار ئەزانی خۆی بەیانی ڕۆیشتون شەو هەتا شەو لەوانێ سینەکەش نەگیراوی بەڵام بێتاقەت نابی ئەوەش سیحرەکە لە ئەسەن عەلیدایە کاک حەسەن دانسقەیە خۆی ئەوە ئەنی ها ئەو کەشهەوا دروستکردنە باشە بۆ ئەکتەر یعنی ئەوەی کە فیدباکێکی یەکش زۆر مهمە لەسەر سێت بەتایبەت بۆ ئەکتەر چونکە نواندنەکە هەست نەکەی مەسەلەن پشتی کامێرا بێزار بوون لێت کە غەڵەتێکەکە یان دووبارە ئەەکەیتەوە دایمە ینی جگە لەوەی کە کاک حەسەن زۆر هاوکارمان بووە پشتی کامێراش هەر هەمویان هەموو ئەیانوت ئیسراحەتی خۆتان وەرگن ئێمە لێرێن لە خزمەتی ئێوەین دووبارێککەنەوە سێبارێککەنەوە ئێمە هیلاک نابین خەمتان نەبێ ئەوە زۆر گرنگەکە وانێکی کە زۆر هیلاک بوون لەگەڵمانە زۆر پشوو درێژ بوون بەبێ ئەوەی ڕوویەکی گرژی هیچ کامێکیان ببینی بەعکسەوە تەژیعیان نەکردین ئەنی وەکو سەربازەوەنەکان ئێمە سەربازەوەنەکان تەبعاً بەڕاستی ئێمە ڕاستە وەکو ئەکتەر هیلاکە بین لەسەر سێت بەڵام ئەوەی کە ئەوانەیکەن ئێمە تەنها مێشک و ئەوەیانە حیوار هیلاکتەکایان دووبارەکردنەوەی دیوەنەکان هیلاکتەکە بەڵام ئەوان بەڕاستی هیلاکن بزانم ڕوودا لە کۆمنت بۆیان نووسی تڕایلەرەکە دانابوو بەس قسەی خۆتی تیانە نووسیویان بە هەولێری قسان دەکەیت بزانم لەگەڵ هەم ئەچەنەوەی ئەن کۆمنتێکی ناشرین نییە بەهین نەمود بەعلیەکەیان بە شتێک بزانم لە ئێستاە دنیای سوشیال میدیایە و ئەم بابەتانی کە هەر بابەتێکە بەلای خەڵکەوە گرنگ بێ لە ناو سوشیال میدیا مەسەلا ئیتەکەنەوە بەس ئەم پرۆژەی ئێوە ئەم ڕۆڵگەڕانی ئێوە بەتایبەت هەردووکان بۆیە لە سەرەتا شاوتم وەکو دوو ئەستێرە ینی وەکو دوو ئەستێری ڕەمەزانتان لێ هاتووە بزانم تا چەند لەگەڵ کۆمنتەکان مەسەلەن ڕازین مەسەلەن ئەو گەورەیە ینی زیاتر دراماکەیان لە حەدی خۆی زۆر گەورەتر کردەوەی ئێوە چاوەڕی ئەوە نەبوو بن کە ئەم درامای ئاوا ئەوەنە بە گەورەی ڕاستی باسی ئەومان کرد بەڵام ئێوە خۆتان چاوەڕی ئەوەتانە کرد کە زۆر زیاتر لەوە گەورەتر بکرێت و هەر لەسەر ئەو کۆمنتە من جوابم مابەوە شانازیمە کرد کە بە زمانی بە شێوەزاری هەولێری قسەم کردایە چکە من جگە لەوەی کە خۆشحاڵە بووم بەو شێوەزارە قسەم کردایە بۆ من وەکو ئەکتەر شتێکی زۆر جیاوازە بوو کە بە شێوەزاری هەولێری قسەم کردایە بەداخەوە نەمتوانی لەوێ بۆ فرسەتێکی تری ئینشاڵڵا بەڵام کۆمنتەکان قسە ئەکرێ هیچ ئیشێک بەڕاستی من ناڵێم ئیشەکەمان زۆر ئیتر لە تۆپایە ئیشێکە زۆر پێوەی هیلاک بووین زۆر ئیشی باشی تیا کراوە بەڕاستی بە وردەکاری ئیشی تیا کراوە هیچ ئیشێک نییە بەبێ کەم و کوڕی ئێستا من خۆم وەکو ئەکتەر لە هەموو شوێنێ ئەم شتاڵێم ئەم شتە عیب نییە بۆ ئەکتەر جێگی شانازیە کە من کە ئێستا سێری دراماکەکەم یا هەر ئیشێک لە ئیشەکانی ترم کە سێریەکەمەوە ئەڵم خۆزگە دووبارە مەکردەوە لە فلانە شوێنە غەڵەت بووم ئەبواە ئاوام بکردایە لە فلان شوێنە ئەبواە قوڵتر بوومایەتەوە چکە ئەکتەر بە بەردەوامی ئەبێ لە خۆ تازەکردنەوەیە بێ لە گەڕانە بێ لە سێر چابێ کۆمنتەکان زۆربەی زۆری دەستخۆشیە کۆمنت هەیە مەسەڵەن حەزەکەم جوابی یەک کۆمنت بەمەوە کە زۆر بۆم هاتووە ئەڵێن ئەم ینی من و کاکرزگار تەمەنمان زۆرە و ئەبواە کەسێکی 12 ساڵتان بهێنایە بۆ ئەو دیمانە ڕۆمانسیانە حەزەکەم بە خەڵک بڵێم خۆشەویستی تەمەن نازانێ
کات و ساتی بۆ نییە ئەبینی لە ڕۆژانە ئەگەر متابعی سوۆسیال میدیا بکەی خەڵک هەیە مەسەڵەن لە تەمەنی 80 ساڵیە بە یەکتری گەشتون و زەواجیان کردووە بۆیە ئەو بیرکردنەوەی بەڕای من بیرکردنەوەیەکی تەندروست نییە ئیتر نازام ئەگەر لە نواندنی ئێمە ڕازی نەبن ئەویان شتێکی ترە بەڵام وەکو تەمەن خۆشەویستی تەمەن نازانێت زۆر ڕاستە کاک ڕزگار هیچ کات کاک حەسەن مەسەلەن ینی خۆتان پرسیاری ئەوەتان نەکردو مەسەلەن مەرجی هەڵبژاردننی ئێوە تەنها کارەکانتان بۆ نەڕابردووی کارەکانتان بۆ خود و ئەکتەریا خۆت هیچ بنەمایەک هەبوو لەسەر ئەوەی مەسەن هەڵبژاردننی ئێوە مەسەن لە شێوەی دەم و چاوتانە مەسەلەن ئێستا تۆ لە هەر سەردەمێکا بیت ئەتوانی مەسەلەن ڕۆڵ بگێڕی بە هەمان شێوە بۆ نمونە ڕووبار لەبەرەوەی ینی چونکە هیچ جوانکارێکی نەکردو مەسەن عنیەوە مەرجە بۆ ئەوەی کە بتوانێت ڕۆڵ بگێڕە لەو دراما کلاسیکیانە بۆ لەبەری ئەو سەردەمە هیچ جوانکاریەک نەبووە خانمان زۆر سروشتی بوون بە هەمان شێوە پیاوەکان مەسەلەن هەمیشە سمیاڵیان هەبوو لەبەرەوەی تۆ لە دەوری فەرهادا مەسەلەن کەسێکی خوێنەوار بوویت مەسەلەن قاتلە بەرا بۆ ئەمانە هەم مەسەلەن هین هەیە وەکو مەرجە بووە بۆ لە لای دەرهێنەر بۆ هەڵبژاردننی ئێوە بەڵێ ئەوەی ڕاستی بێگومان ئەنی هەموو دەرهێنەرێک کۆمەڵک مەرجەیە بۆ هەڵبژاردننی ئەکتەر عادەتەن لە دەرێنەرێک لە کەسێک بۆ کەسێکی تر دەگۆڕە بەڵام هەندێک بنەمای سابتەن ینی بۆ نمونە کەسێک ئەکتەرێک هەڵدەبژێرە دەبێت فەیسی ئەو کارکتەرە پێشتر دەکرد نووسەرەکە یان دەرهێنەرەکە بیلو کارکتەرەکە دەکاتەوە وێنەیەک لەبەر چاویدی لە زیهنی دایتی بێگومان کەسێکە زۆر ئەدۆزێتەوە ینی بۆ نمونە فەیسی لەو فەیسە نزیک بکە خۆی ئێوێ ئەگەر ئەکتەرەکە پێشتر باکراوندی نواندنی هەبی تەمان بۆ دەرهێنەر ئاسانترە ئەزانێ ئەوە دەرەقەتی ئەو ڕۆڵی دێکە ئەیبینێ یاننا من خۆشبەختانە کاک ئاسان پێشتری وزەم ڕۆباری کاری لەگە کردووە ڕۆباری بینی بوو یەکسەر وتی ئۆ ڕووبار ینی تەواوە لەو دەرەیە منی بینی وتی کاک ڕزگار من تۆم لە چەند درامایەک بینیوە لە چەند ئیشێک فلم وانە ئەستەکەم تۆ ئەو کارکتەرێکە من بەدویدا دەگەڕم مەسلەی دەستکاری کردن و ئەوانە ئەو چێشی گەورەیە لە ناو سینەمای بە تایبەتی لێرە سە لە وڵاتانی دەوروبەری جوای لە هاتی یعنی خەڵک هەیە دەتەوێت کچێک ئەکتەرێکی سروشتی یان دەستکاری خۆی نەکرد بیجاری وای ڕۆڵی بدەیان کوڕێک بە تایبەتی کچەکان ڕاستی ینی زۆر کەمەی دۆزیەوە خۆشبەختانە بۆ درەما بە ڕۆڵانی خۆمان باشی دەستکاری خۆمان نەکردووە تا چۆن لەگەڵ ئەوان ینی هونەرمەندەکان زۆر سادە بن ینی زۆر تەبیعی بن چونکە لە مەبەستە ژیانی ڕۆژانەیە بۆ نمونە لە کارە هونەریەکانە بۆ نمونە ئێوە هەردووکتان وەکو دوو هونەرمەند و دوو ئەکتەری زۆر باش مەسەلەن تا چەند گرنگە کە هاوپیشەکانتان مەسەلەن سادە بن ینی گرنگی بۆ نەدەن جوان نەبێت مەسەلەن تەجمی نەکرد بێت یاخۆت لێو فیلەر نەبێت ئەوانە نەبێت تۆ لە درامایەکە بەشداری ناکە یانی تا چەند لەگەڵ ئەوەی ئەوە جوانکاری مەرجە بۆ نەخێر شتێکەیە مشکلەی بۆ نمونە ئەکتەر بوون و ئەکتەر نەبوون ئەوەیە بۆ نمونە زۆر کەسەیە حەز دەکات جوان بێ لە بەردەم کامێرا گەنجێکی جوان بێ کچێکی جوان بێ زۆرن ئەوانە ئێستا ئەیان بینین ینی بەشێکەیە ینی لە ڕێزم لەوانە خەڵکی دیاریش بناویان چۆتە ناو خەڵکو بەڵام نمایشی خۆیان دەکەن گرینگە بۆ ئەکتەر ڕۆڵی کارکتەر ببینێ دەکرێت تۆ من دەوری شێتێک ببینم بەڵام شێتێکی جوان خەڵک سەرنجی خەڵک ڕاکێشن مەرج نییە تۆ دەوری گەنجێکی جوان ببینی چونە ناو جاری وایە تۆ بەڵام خەڵکێکەیە هەوڵ دەدا کارکتەرەکە بهێنن تا خزمەتی خۆی کەسی خۆی ینی ئەوە زۆر خراپە پێم وایە جۆر ئەکتەرانە قەت سەرکەوتوونە بنەمیشە خۆیان دووبارە دەکەنەوە چەند بڕیش بکەن لە کۆتاییدا شکست دەینە هەز ناکەی کاتی بن بەڵێ ینی مەسەن ئەو درامایە کە تۆ لە ڕەمەزانە کە تاوە بیان لە هەر کاتێکا خەش بکرێت دوای ماوەیەک دەمچاوەکەت بیرەچێتەوە ڕۆڵەکەیت بیرەچێتەوە هەنی کاتین بەخوا منۆکو بینەرێک ئەکسێری بکەم هەستەکەم کاتی مشکلەکە ئەوەیە کە تۆ جوانکاری ئەەکەی فەیست ئیحساسی تیان نامێنێت کە من تووڕە ئەبم چرچی هەیە لەمانەمە
بەڵام کە جوانکاریم کرد ئەو چرچیە نامێن نازانی دڵم خۆشە تووڕەم بێتاقەتم عەسەبیم نازانی هەمووی وەکو یەکە جوانکاری بە پێی ضروریەت ئەوەی بۆ بەخۆشێک ینی ماوەیەک لە هونەرمەندە عەرەبەکانە بەداخەوە ئەنی ئێمەی کورد بەداخەوەکەوە ئەڵەن بەداخەوە گەلدا شتێکی بەهین وەرنەگیرە هەمیشە حەزمان لە تەقلیدە ناشرینەکانە وەری بگرین ماوەیەک هونەرمەندە عەرەبە کچەکان کە کلیپێکیانە کرد ئەوە بەناوەکە تایتڵەکە بزانێ ئەمە فڵانە هونەرمەندە یا بە سەوتیا هەموو یەک تەجمیلی کرد بەڵام بەداخەوە خەریکە ئەبێ ئەم شتەش ئەبێ بە ینی شتێکی ناشرین دیاردە لەناو بەتایبەت لە ئەکتەر و جوانکاری بەپێی ضروریەت ینی کۆمەڵێک کەس هەیە ضرورەکە بیکە بەڕێی من ئەو شتەیە تیادیە زۆر ئاساییە بەڵام بەتایبەت بۆ ئەکتەر شتێکی باش نییە چونکە ئیحساسی تیان نامێنێ دەم و چاو ماوەیەکیش زۆر هەستم ئەکرد یعنی ئەو کەسانە زۆر ئەبرێنە پێشەوە و زۆر بەرز ئەکرێن بەڵام لە ئێستاە بە خۆشحاڵیەوە هەستەکەم زۆر لە دەرهێنەرەکان لە گۆرانی بێژەکان زۆر پاشەکشیان بەو شتە کردووە ینی گەڕاونەتەوە بۆ کەسە ئاساییەکان بۆ ئەو کەسانی کە زۆر تەبیعین تر نازانم وڵا بە مەسەلەی تەبیعی شتەکە دوو ڕاهەندەیە بۆ نمونە کەسەکە تەبیعی بی و ئەکتەریش بێ و زۆر گرنگە بیرمان نەچی ئێستا گلەیەکی زۆر هەیە بە لە ناو ئەکتەرەکانی خۆمان لەو کەسانێکە خاوەن توانایەکی زۆرن یعنی دەبینی خەڵکێک ڕۆژێک لە ڕۆژەماندی نەبوو بە هونەرەوە دێنە بەر شاشەوە بێتە ئەستێرە و ئەنی گەورەی ئەەکەن نابێتە ئەستێران بەڵام گەورەی ئەەکەن و ڕیکلامی زۆری لۆ دەکەن گرینگە دەرێنەرەکان ئەکتەرەکانی خۆمان ببینن بەڕاستی ئەوانەی کە بە ئەزمونن ئەوانەی ئەکتەری باشن فرسەتیان بدرێتێ هیوادارمەوە زیاتر لە ئێستادا باشترە هیوادارم باشتریش بیت زانم ئێوە هەردووکتان کامڕۆڵەی لە چ مەشهەدێکە چەند مەشهەدێکتان هەبوو بەیەکەوە لە کام مەشهەدەیە زۆر مثلەن تاموچێژی تایبەتی هەبوو بە خۆتان و زۆر مثلەن سێرتان کردوێتەوە زۆر مرتاح بوون بەیەکەوە لە کاتی وێنەگرتنە من بە هەموو دیمەنەکان چکە من و کاک ڕزگار بە بەردەوامی پرۆڤەمانە کرد بەیەکەوە بەس من وەکو ئەوی کە بڵم زۆر دیمەنێک هەیە زۆر پێی مرتاح بووم دیمەنی بەردەمی حەمامەکە بوو چکە وەکو نواندن زۆر مرتاح بووم ئەو ڕۆژە بەڵێ ئەو ڕۆژە زۆر مرتاح بووم بە نواندن هەر لە هەمان ڕۆژیشا باسمان کردوتم ئەمڕۆ هیچ هەست بە هیلاکی ناکەم چکە هەستەکەم ئەوەی کە کاک حەسەن ئەویست ڕێک ئەوەمانە بەو دیمەنە زۆر هەموو دیمەنەکانە لای من زۆر خۆشەویست و زۆر هێنن یعنی دیمەنی تایبەتن بەڵام ئەو دیمەنە زۆر مرتاح بووم و دیمەنی ئەو ڕۆژەی کە ئەڕۆم کلیلەکە وەرەکە ئەو دیمەنەش زۆر ئەو دوو دیمەنە زۆر تایبەتن لای چاوی خەس و جەماعەتی ماڵە خەزوورانیە ها ناخۆشترین دیمەنیشمان ئەشیزانێ خە بێم نەتم کردوتم بڕۆ کلیلەکە وەرگە ناخۆشترین دیمەنیشمان دیمەنی سەر بەرزایەکە و کە هەڵەپەڕین زۆر هین بوو لە پڕوتی کاک حەسەنوتی یەڵا هەڵپەڕن تیای بوو بەڵام بە هێواشی پێوتین وردە وتم یعنی چی وتی هەڵپەڕن ئیتر کاک ڕزگارەی بۆ خازی خوا کاک حەسەن لەو سەر شاخە چی هەڵمان دەپەڕێنی وتی ناوێ هەڵپەڕن ئیتر زۆر گوناح بووین هەمووی وەستاون بە دیارمانەوەی بە تاقی تەنیا خولینەوە زۆر جوان دەرچووە ئەی لای تۆ کاک ڕزگار کام دیمەنی زۆر جوان بوو وەڵام من هەموو دیمەنەکانم خۆش دەوێت هەموو دیمەنەکان بەلامەوە جوانە عادەتەن شتێک جاری وایە تایبەتە ئەو دیمەنێک کە دەڕۆم شیرینیەکە لێ دەکڕم لەم شیرینیەکانەیە ئەو زۆر تایبەتە لەلام کام دیمەنە قورس بوو بەت ئەگەر باسی لەگەڵ ئێڕبە بەڵێ کام دیمەنە مەسەلەن زۆر قورس بوو سەنم بە چەند تێکێکە هایەت یەک دیمەنمان هەبوو خۆمان بە حیوارەکان ئیزعاج بووین بۆیە هەر دووبارەمانە کردو بۆی کاک حەسەن بیگۆڕێ ئەوت کاک حەسەن خوا با بیگۆڕین زۆر ناخۆشە ها تۆزێ حیواری ها شاعیرانە و ئەوە بوو آخر ئەوە کاتی ئێوە عاشق بوون ینی هەر وایە بوو
هەر دووبارەمانە کردە و هەر نەیەگۆڕی ئیتر کەزانیمان تاوا ئەو نایگۆڕێ ئیتر خۆمان ناوەدەستم کاک ڕزگار چ کارێکی نوێت هەیە بەس ئێوتر کە لەگەڵ ئەم درامایە کارێکی کورتە فیلمە فیلمی درێژە هاتە پێم خۆشە باسێکی ئەوشمان بۆ بکەی بزان بۆ ئەم ساڵی خۆنێترین کارت چییە؟ بەڵێ ڕاستی بێ من خۆم و هاوڕێکم شریکەی پرۆدەکشنمانەیە لە هەولێر وەیەکەوەی بەردەوام کار دەکەین ئەنی ئەوەنی بڵێم نوێترین کارم بەیانی ئەوەیە بەردەوام ساڵ ئەنی مانگانە یان ساڵە دووسێ بەرەمەرەیە جگەلەوەی کە خەڵک دێ ئیش لە شەریکەکە دروستەکە لە شەریکەکەمان خۆشمان بەرهەممانەیە پێشەوە فیلمێکی درێژ بکەم من خۆم وەکو ئەکتەرترینین و وەکو دراماتورک بەشدار بووم لە فیلمەکە باشە حەزیانێکی ڕۆڵیش ببینم بەڵام نەمتوانین نەدەرەخسا بەس ئیشەڵە بە ئەو ساڵ کاری نوێ دراما چکە جوزئی دووەمی هەیە ئەدیابین بەڵێ سێمیشی هەیە خەبەرە تازە هەر بەشدارە بن نازانم جارێ قسەمان لەسەر نەکردوم دڵنیایە کە بەشدارە بێ ئەبێ بەشدارێ کوڕی پاشا چۆن شەنەرمین تۆ چۆن ئەمەوە خەڵەتان پێم بڵێ بەخوای ترەوە فەنە سڕی مەهنەیە لە بۆ جوزی دووەم دەڵمیان نەرمینی ژیان نژنیامە کاکەستا بڵێ تەواو بڵێ بە ئەم جارە نەرمین نەبێتی تر بێ ئەی کوڕی پاشای لەو سەردەمایە دوژن هەبووە دوژنەبەستانە لەگەڵەوەیانی لە دراماشا بێت بە سوعبەتی ژەگەڵ دراماشا بێت کاک ڕزگار نەرمین ناوی لێ دڵین ئەیشێ ئەو ناوە کۆنانە چەند جوانن یان زارە خۆشە وڵای ترە جوزی دووەمی هەیە تاکید یەک دوو پرۆژەی نوێشم بەدەستەوەیە فەلەم هیوادارم ئەو ساڵ بتوانین هەم ئەو درامایە هەم ئەو پرۆژانێک تریش بتوانین بێتە بەرهەم تر ناوەستم بەڕاستی پێم وتی لە سەرەتا پیشەی من ئەوەیە گرنگ ئەوەی نەوەستی هیچ شتێک نەک ڕانەوەستم هەر هیچ شتێک ڕام ناوەستێنی بەڕاستی دەستە خۆش بی وای سەرکەوتن بزانم دەچگە لە درامای ئادیابین ئەگەر بەڕێزیشتان بەردانبوونەوە بۆ بەشی دووەم و سێهەم کاری نوێت بۆ ئەم ساڵ چی بوو یان کاری نوێت لە بەرنامەتان وەڵا دووسێ پرۆژەی تازە پێشنیار کراوە بۆم بەڵام هێشتا ینی نەچوینەتە تەفاسیلەوە لە مناقەشەکردن و دانیشتنە بۆیە جارێ نازانم چییە بێ گرنگەوەی بەردەوام چاوەڕێی کاری زۆر باشتر دێکەن بەتەکیید زۆر زۆر باشە ئافرەتەکانانی نابوەستنە زۆرە کەسانە من ئەمڕۆ زۆر زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ هەردووکتانە بووم ئەوە ڕووباری هاوڕێکی خۆش بەڕێزیشتان کاک ڕزگار زۆر خۆشحاڵ بووم کە بۆ یەکەم جار بوو بەڕێستانم لە نزیکەوە بینیوە زۆر مرتاح بووم زۆر سپاس دەکەم کە دووبارە لە شاری کۆیەوە تەشریف هێنا و گەوری خۆتنوان بۆ ئەم بەرنامەیە شتێکی ئەوتم نەماوەگە خۆتان شتێکتان ما بێ پێم خۆشە باسی بکەن لە کۆتاییە زۆر سوپاس وڵا منیش ڕۆزام هەموو شتەکانمان باس کرد زۆربەی باس کرا سوپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە جوانەی بۆ ئێمەتان ڕەخسان و جەژنی هەموو لایەک پیرۆز بێت و دەستان خۆش بێ و زۆر سوپاس منیش دووبارە زۆر زۆر سوپاستان دەکەم زۆر خۆشحاڵ بووم بۆ یەکەم جار لەو کەناڵە خۆشەویستە بەشداری دەبم ئیشەڵڵا یەکەم و ئەخیر ناوێ خزمەتتاندام و زۆر خۆشحاڵ بووم زۆر مرتاح بووم لەگە جەنابەت سپاس دەکەم ئەوڕۆ زۆر خۆشحاڵتر بووم ڕووبارم لەگەر بووم دووبارە جەژنی ڕەمەزان هەموو لایەک پیرۆز بی و ڕێز و خۆشەویستیمە زۆر زۆر سپاس پێم خۆشە پێش کۆتایی پرۆگرامەکە دووبارە سوپاسی سپۆنسەری سەرەکی پرۆگرامەکەمان کۆمپانیای ڤێرا بکەم بۆ دیکۆرات کە بە خۆشحاڵیەوە دیکۆراتی بەرنامەی ئێمە گرتوێتە ئەستۆی وژەگەر پێتان خۆشە ماڵەکانتان ئۆفیسەکانتان هەر شوێنێکە پێتان خۆشە دیزاینێکی جوانی بۆ بکەن ئەتوانە سەردانی کۆمپانیای ڤێرا بکەن بۆ دیکۆرات هەروەها سوپاسێکی تایبەتم بۆ بەرەگدووری سالی کە هەمیشە جلەکانی من بە جوانترین شێوە ئامادەکە تا پرۆگرامێکی تر هەر شاد بن هەر لە خۆشییا بن دووبارە جەژنتان پیرۆز بێ و خواتان لەگەڵ بێت.